محەممەد ئەبوزێدی 16 ساڵان بووە بچووکترین تێنزانی کورد لە ڕیزی هەبژاردەی عێراق وەربگیرێت و لە پێکاتەی هەبژاردەکە بێت بۆ جامی دێڤزی وڵاتان. محەممەد دوای بەشداریکردن لە پاڵاوانێتی پاڵاوتنی یاریزانانی هەبژاردەی عێراق لە شاری بەغدا بە بەشداری 8 یاریزان، محەممەد ئەبوزێد لە کۆی 7 یاری لە 5 یاری سەرکەوتنی تۆمار کرد و لە 3 یاری سەرەتا گەیشتنی بە هەبژاردەی عێراق مسۆگەر کرد و پلەی دووەمی پاڵاوانتەکەی بەدەستێنا. بۆ ناوچار یاریزانی هەڵبژاردنەکەی عێراق بڵم، بەڵام لەمەش یاریزانە 3 یاریزانیان ئینسیحابیان کرد کە دوانیان لە ئیساوا بوو، یەکە چیان ئەمەلی نەماو بەجێشت بەڕاستیان پاڵاوانتێ تابڵی بەهێز بوو، یعنی منافەسەی زۆر لە مابینی یاریزانەکان بوو، بە تایبەتی نێوان چار یاریزان لەیان کاپتن ئەکرەم و من و عادل و عەبدوڵڵا. زۆر سپاس بەخوا توانین پلەی دووەم بەدەستبێنم. تاکە یاریزانی کوردم کە بگەمە و ئەو ئاستە بۆ ناوچار یاریزانی هەڵبژاردەی عێراق و ئینشاڵڵا معسکەرێک لە مسر هەیە، بەس پاڵاوانتەکەی دیڤسکا دیاری بکرێت لە وڵاتێکە. ئینشاڵڵا معسکەرێکی مسر هەیە ئەو چار یاریزانی هەڵبژاردەی عێراق دواییش بۆ پاڵاوانتەکە دەڕێت. باوکی محەممەد باز لەوە دەکات هەرچەندە کوڕەکەی دەمانگ بەر لە ئێستا بە ناڕەحەتی چوویە ناو پاڵاوانتیەکەوە، بەڵام بووە دەستپێکێکی باش بۆ کۆکردنەوەی نازناوەکان و گەیشتن بە ڕیزی هەبژاردەی عێراق، گەشتبینیشە بە پێکاتە تێکەڵەکە لە یاریزانی لاو بە ئەزمون. پار ساڵ پاڵاوانێتێک لە هەولێر کراوە. محەممەد لە قورعی پێشی زۆر ناخۆش بوو، گوتی با بە پێشم زۆر ناخۆشە. گوتم محەممەد ئەو پاڵاوانێتی ئینتلاقی تۆ لە بۆ بوتوڵی عێراق، ئەوە بوو لەو پاڵاوانەتی سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا. الحەمدوللا ئەوە هێشتا تقریبان نەگەیشتینەوە، تقریبان دەمانگە ئەوە سەرکەوتنەکەی دیار بوو. بەڕاستی ئەو پاڵاوانێتێکە زۆر بەهێز بوو، 8 دیاریزان بوون، هەر 8 دیاریزان ئاستیان زۆر لێک نزیک بوو. بەڕاستی ئەو 5 یاریزانەی بەغداش مانگە و دەڕۆژ بوو، زۆر باش خۆیان ئامادە کرد بە شێوەیەکی زۆر باش. ئەو ماوەی محەممەد و فارس زیاتر لە ناو پاڵاوانەتی بەڕاستی یاریزان لە ناو پاڵاوانەتی ناتوانانی باش خۆی ئامادە بکاتن، ئەوەش تۆزە کاریگەری هەبوو لە سەریان. بەڕاستی بۆ یەکەم جاریشە کە یاریزان لەو تەمەنە بتوانانی بگاتە هەڵبژاردەی عێراق لە پێشکەوتوان. پێشتر یاریزانەکان مەسەلەن تەمەنیان 25 ساڵ بۆ 28 ساڵ بۆ، بەس ئەم جارە تیپی هەڵبژاردەی عێراق بینی شەباب و خیبرەیە، دوو یاریزانی شەباب لەگەر دوو یاریزانی بە خیبرە. محەممەد ئەبوزێد هاوشانی ئەکرەم مستەفا و عادل مستەفا و عەبدوڵڵا عەلی لە ڕیزی هەبژاردەی عێراق بەشداری لە پاڵاوانێتی جامی دێڤز دەکات، بەڵام تا ئێستا کات و شوێنی دیاری نەکراوە بەر لەوەی بەشداری پاڵاوانتێکەش بکەن کەمپێکی مەشق لە وڵاتی مسر ئەنجام دەدەن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.